ئەو ڕێکەوتنامە تاریخیە بەڕاستی لە مێژوگەری کوردستان هەمیشە کورد دائما تجي يكتري ولا خوينا تباب برام زار ان شاء الله بيمتي ولا كاو اتفاقيه مذاكره زي بزي ذكري ودارشين كهم لا بيك بتواني خدمت ملتك كمان كاين خدمتي وخلك كاين يستاك وزي خرافه وان شاء الله استاذ بارنا كان باري او بارنا دبت خير وبركه لبو كردستان وان شاء الله ابو كردستان بار دبيتوا وهوادار نمشي سركوتو هربجين لبو كردستان سوسفات بخوشحالين بويك ئەمڕۆ ڕابگەینین دوای ماوەیەکی دوور و درێژ کە خەڵکی کوردستانیش تەحەمولی ئێمەی کرد ئێمە گەیشتینە ئەوەی کە ئەمڕۆ ڕێگەی دەستپێک نەقشە ڕێگەی دامەزراندنی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوەتی بە ئەنجام بگاتن گفتوگاکانمان ئاسان نەبوون زۆر زەحمەت بوون سەخت بوون ماوەیەکی دوور و درێژی خایاند بەڵام ئەوەی کە مهمە و خوشحاڵین بەوەی کە بڵین من پێشتریش گوتومە دیموکراسیەت ئەوە ئاسان نییە زەحمەتە ئەوەی مهمە کارەکانی ئێمە هەردوولا بە دانوستاندن و لە یەکتر تێگەیشتن بە ئەنجام گەیشت چ لەگەڵ برایانی یەکەتی نیشتیمانی چ لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ئەمڕۆ دەتوانم بە خۆشحاڵیەوە ڕابگەینم کە هەر سێلامان ڕێککەوتنی تەواومان هەیە بۆ تەشکیلی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان هیوادارم کە ئەم سێلایەنە بتوانین پێکەوە کار بکەین بۆ باشترکردنی گوزەرانی خەڵک کار بکەین بۆ چەسپاندنی دامەزراوەی حکوومەتی هەرێم کە بە شێوەیەکی باشتر بەڕێوە بچێ و کار بکەین بۆ ئەوەی بژێوی خەڵکی کوردستان بەرەو ئاسۆیەکی باشتر ببین جاران زۆر جار کە کێشە دروست دەبوو لە بینی لایەنە سیاسیەکان ترسێک و دڵەڕاوێکی زۆر لە ناو خەڵک بڵاو دەبووەوە خوشحاڵین بەوەی کە ئێمە بڵین ئێمە ئەو مەرحەلەمان تێپەڕاندووە مەرحەلە ڕاستە مفاوەزاتی ئێمە گفتوگۆی ئێمە قورس بووە بەڵام لە نەتیجەدا ئێمە گەیشتینە ئەنجامێکی باش کە ئەمڕۆ دەتوانم بڵێم هەر سێ لایەنمان کە لایەنی سەرەکین بۆ تەشکیلی کابینەی نوێ خۆمان بە براوەی ئەم پرۆسەیە دەبینین